فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكان و برایانی بەڕێ سڵای خوای پەروەردگار لە هەموو لایەک بابەتی ئەم شەومان کۆتا بابەتی زنجیرە باسەکەمانە کە لەسەر بابەتی فقهەکانی شەریعەت بوو. فقهی ئەمڕۆمان لەسەر فقهی اختلافە، واتە باسی شێوازی تێگەیشتن لە ڕاجیایی یەکەین لە شەریعەتی ئیسلامیە. خەڵی یەکەم ئەوەی گرنگە ئێمە بیزانین دەربارەی ڕاجیایی بەڕێزان ئەوەیە کە ڕاجیایی لە ڕووی شەرعەوە نابێ هیچ کات ئەدا بکا یا سەر بکێشێ بۆ پەرتەوازە بوون، شپرزەیی، دابڕان، ڕقلێبوونەوە، چونکە برایەتی نێوان مسلمانان، یەکڕیزی نێوان مسلمانان هەمومان نەبێ لەوە تێبگەین کە فەرضە، یعنی سونەت نییە. کارێک نییە ئێمە بڵێن جاقیچەکە با من ڕقم لەو برایە بێ، یا با من قسەی لەگەڵ نەکەم، یا با من مەرحەبای نەکەم. قاضی عیاض ئەفەرمێ والألفة إحدى فرائض الدين، ئەفەرمێ ئولفەت برایەتی خۆشەویستی نێوان مسلمانان یەکێکە لە فەرضەکانی دین و ئەرکان الشەریعەتی و نظام شەملی الئیسلام، و یەکێکە لە پایەکان کۆڵەکەکانی شەریعەت و یاسای پێکەوەبوون و فرەیی ئیسلام. بۆیە کاتێک ئێمە قسە لەسەر ڕاجیایی یەکەین بەڕێزان، ئێمە قسە لەسەر ئەوەکەین چۆن ڕاجیایەکەمان نەبێ یا سەر نەکێشێ بۆ پەرتەوازایی و لێکترازان. ئەو لێکترازانی کە هەمیشە بۆ تەمایی لاوازی ئێمە، بۆ تەمایی ئەوەی کە ئێمە هەمیشە لاواز دەرکەوین، سست دەرکەوین، دوژمنەکانمان بتوانن دزە بکەنە ناو ڕیزەکانمانەوە بە شێوازێکی زۆر ئاسان. هەندێک دەستەواژە هەیە ئێمە شەمکەکان جاری وا هەیە بە تێکەڵی لێیان تێگەین. ئێمە چەمکی ئیختیلافمانەیە لە شەریعەتە. ئیختیلاف واتە جیاوازی بیرروڕا، لەگەڵ خلافمان هەیە. خلاف لەگەڵ ئیختیلافا جیاوازن. ئیختیلاف مەشروعە بەڵام خلاف غێر مەشروعە. ئیختیلاف بریتیە لەوەی کە ئێمە من و تۆ هەر یەکەمان ڕێگەیەک ئەگرینە بەر، بەڵام هەردوو ڕێگەکە ڕاستە، هەردووکی ئەمان گەیەنێ بە ئامانج، هیچمان هەڵە نین، هەردووکمان کارێکی باشمان کردووە. ئەمە پێی ئەوتی ئیختیلاف. خلاف بریتیە لەوەی کە من و تۆ ناکۆکی هەیە لە بینمانە، قەتیعە هەیە، یعنی دوو بۆ چوونی جیاواز نییە و ئینەما حاڵەتی لێکترازان هەیە لە بینی دڵەکانمانە. لەبەرەوە ئیختیلاف مەشروعە بەڵام خلاف مەشروع نییە. بۆیە خوای پەروەردگار کە باسی سەرپێچیکردن لە سنەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ فليحذر الذين يخالفون عن أمره، ئەفەرمێ با ئەوانی کە پێچەوانی فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کارەکەن، ئەفەرمێ با ئاگایان لە خۆیان بێ ئەن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم، یا تووشی سزایەکی سەخت ببنەوە. ئیختیلاف مەڕێزان بریتیە لە تەواوکاری بۆ یەکتر، واتە ئێمە ئەگەر هاتوو دوو ڕەئی جیاوازمان هەبوو، هەردوو ڕەئیەکەمان ئینجا دەقەکە تەواوەکە، یعنی دەقێکمان هەیە چەند معنایەک هەڵەگرێ، من ئیش بە معنایەک یەکەم، تۆ ئیش بە معنایەکێکی، بە هەردوو ڕەئیەکەی ئێمە ئینجا دەقەکە تەکامل ئەکا، ئینجا توانیمانە حەقی دەقەکە بدەین. لەبەرەوە کاتێ من ڕەئیم جیاوازە لە تۆ معنای ئەوە نییە من هەڵم کردو یا تۆ هەڵت کردو، هەردووکمان ڕاست دەکەین. جارێکیان سەحابەیەک ئایەتێکی خوێنەوە، سەحابەیەکی تر گوێی لێ بوو، گوتی من ئەم ئاەتەم وا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبیستووە، ئەبێ بێی لەگەڵ ما بچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێمان لێ بگرێ، بزانین کاممان ڕاستین کاممان هەڵین. چوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەردووچیان ئاەتەکەیان بۆ خوێنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کیلاکما محسن لا تختلفوا، فەرمی هەردووکتان ڕاست دەکەن، هەردووکتان باشەکەن، با جیاوازی نەکەوێتە بینتانەوە. لەبەرەوە ئێمە هەرچەند ڕێگەکانمان جیاواز بێ لە مەسەلەی بۆ چوونەکانمانە، بەڵام گرنگەوەی برایەتەکەمان بمێنێ و برایەتەکەمان تا سەر بێ. اختلاف مەڕێزان مەبنیە لەسەر ئیجتیهاد، بەڵام خلاف مەبنیە لەسەر هەوا، واتە من و تۆ کە اختلافمان هەیە، اختلافەکانمان بەڵگەمان هەیە بەدەستەوە. منەڵێم ئەم ڕەئیەی من پەسەندە، تۆی ژەڵی ئەم ڕەئیەی من پەسەندە، هەردووکیشمان بەڵگەمان هەیە، بەڵام خلاف وانە. خلاف بریتیە لەوەی کە ئێمە پێچەوانی ڕەئی یەکترەکەین، بەڵام یەکێکمان بە ئارەزوبازی، بە لودبەرزی، بەوەی کە معانەدە ئەکەین، مکابەرە ئەکەین، من نادەین بە حەق. دوو جۆر ڕاجیاییمان هەیە لە شەرعا بەڕێزان. اختلافێکمان هەیە پێوتی اختلافی تەنەوع،
واتە ڕاجیاییەکمان هەیە ڕاجیاییەکە بەڵگەی فرەییە ئەم فرەییە لە شەرعە مەشروعە واتە هیچ گرفتێکی نییە و کەس گوناهبار نییە تایە عمەری کوڕی عەبدولعەزیز دەربارەی ئەم ڕاجیاییە ئەفەرمێ ما يسرني أن أصحاب رسول الله لم يختلفوا ئەفەرمێ پێم خۆش نەبووە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەئیان جا نەبێ پێم خۆش نەبووە واتە ئێستا کە ئەبیستین عەبدوڵای کوڕی عومەر ڕەئیەکی هەیە و عەبدوڵای کوڕی عەباس ڕەئیەکی هەیە و ئیمامی عومەر ڕەئیەکی هەیە و ئەبوو بەکر ڕەئیەکی هەیە عمەری کوڕی عەبدولعەزیز دەڵێ من ئەم حاڵم پێ خۆش بووە بۆ ئەفەرمێ لأنهم إذا اجتمعوا على قول فخالفهم رجل كان ضالا ئەفەرمێ چونکە ئەگەر هەموو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ڕەئیان هەبوایە کەسێک سەرپێچی ڕەئیەکەی بکردایە گومڕا ئەبوو بەڵام ئێستا کە کۆمەڵێک ڕەئیان هەیە هەر کەسێک کە قسەیەکە ئەڵێ بۆ نمونە عەبدوڵای کوڕی عومەر وا ئەڵێ عەبدوڵای کوڕی عەباس وا ئەڵێ زۆر ئاساییە ئەم ئیختیلافە کێشەمان بۆ دروست ناکە ابن تەیمیە ئەفەرمێ پیاوێک لە سەردەمی ئیمامی ئەحمەدا کتێبێکی نووسی ناوی نابوو کتاب الاختلاف واتە کتێبی ڕاجیایی پەرتووکی ڕاجیایی ئەفەرمێ ئیمامی ئەحمەد پێی فەرمی ناوەکەی بیگۆڕە بیکە بە ناوی کتاب الساعة واتە بەرفراوانی ئەم کتابە باز لە فراوانی ئیسلامەکە باس لەوەکە کە ئیسلام زۆر بۆ چوونی جیاوازی تا جێ ئەبێتەوە ئەبوو جەعفەری مەنسوور کاتی خۆی ئیمامی مالیک کتێبی موەطەئی نووسی ئەبوو جەعفەری مەنسوور اختراحی کرد گوتی ئەم کتێبە چەند نوسخەیەکی لێ چاپەکەم تەوزیعێکم بە هەموو عالەمی ئیسلامیە وغیری ئەم کتێبە ڕێگە نادەم کەس هیچ فقهێکی کە تەطبیقکە ئیمامی مالیک ڕێگەی نەدا فەرمی شتیوا مەکە فەرمی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵاو بوونەتەوە بەناو خەڵکە خەڵک مەذاهب و ئاڕا و ئیجتیهاداتی بۆ دروست بووە فەرمی ئەمە تۆ دین قورسەکەی لەسەر خەڵک هەموو خەڵک وا لێ بکەی بەس لەسەر کتابی موەطە ئیش بکە ئەمە قورسی ئەەکەی بۆ خەڵک لەبەرەوە فەرمی کاری وا مەکە و نەیشی هێش ڕێگەی نەدا ئەمە فقهی ئیمامی مالیکە خۆ ئیمامی مالیک ئەگەر پیاوێکی هەلپەرست وایە لەوانەیە بیتوانایە و ئەگەر بیویستایە ئەی کرد بیوتادەی باشە بیکە ئەو کاتە بەس ڕەئی مالیک ئەبوو بە دین لە خەڵک بەڵام ئیمامی مالیک بە تێگەیشتنی ئەو لە دین بریتی نییە لە یەک ڕێی دین بریتیە لە بۆچوونی جیاواز ئەم خاڵە بەڕێزان بە چیمان نەگەیەنێ ئەگەر هێمە لە ئیختیلاف ئاوا ڕوانیمان ئەو کاتە لە سەتانەوەتونی کێشەی ناو مزگەوتەکانمان حەل ئەبێ ئەو کاتە بەڕێزێک مامۆسایەک ئیمامێکی بەڕێز کە نوێژ جەمعەکە کەسێک لێی ڕاناپەڕێ بڵێ مامۆسامە بێدینیە ئەو کە جەمعەکە ڕەئیەک هەیە دەلیلێک هەیە ڕێگە ئەدا جەمع بکە تۆ پێت وایە جەمعەکە وارید نییە باش ئەگەر تۆ ئیمام بووی مەیکە کە ئەو ئیمامە ئەیکا کە تۆ پێت وانیە جەمعەکە مەشروعە ئەتوانی مزگەوتەکە بەجێبێڵیت و نوێژی عیشا بیتەوە نوێژی خۆ بکەیت بەڵام دروستکردنی کێشە لە ناو مزگەوتە لەسەر بابەتێک کە ئیختیلاف هەڵەگرێ کە ڕەئی جیاواز هەڵەگرێ ئەمە بەڕاستی کارە ساتە یعنی ئێمە برایەتی و تەبایەکەمان لەمە گەورەترێ کە ئیمامێک 23 ڕکعاتەکە بەیانی لە تەراویحە لە نوێژی تەراویحە هەیە 8 ڕکعاتەکە تۆ کامیانت پێ خۆشە لەو مزگەوتە نوێژ بکە بەڵام کێشە دروست مەکە هەردووکیشان دروستە هەردووکیشان لە بابی تەتەووع و نەفلە لەبەرەوە ناکرێ بڵین ئەو ئیمامی 23 ئەکا غەڵەتەکە ئەوەی 8 ئەکا ڕاستەکە ئەوەی 23 ئەکا هەر شەرعیە ئەوەی 8 ئەکا هەر شەرعیە تۆ کامیان بۆ خۆت پێت خۆشە بیکەی کامیان پێت وایە بەڵگەکەی بە قووەترە لەگەڵ ئەوەیان نابە جاری وا هەیە ئەو پرسیارە لە ئێمە کرێ بەڕێزان ئەڵێ دینی ئیسلام کەیەکە ڕاجیایی بۆ مثلا قورئان یەکە قیبلە یەکە خوا یەکە پێغەمبەر یەکە صلی الله عليه وسلم هەموو بنەماکانی دین یەکن ئەی بۆچی ئێمە ڕاجیاییمان بۆ دروست ئەبێ یەکێک لەو خاڵانەی کە ڕاجیاییمان بۆ دروستەکە بەڕێزان ئەوەیە ئێمە وەکو ئیماندار دوو مەستەری تەشریعیمان هەیە قورئان و سنەتمان هەیە قورئان و سنەت جەنابتان نەزانن قورئان ئێمە کە وەصفی ئەکەین لە ڕووی ئوسوڵیەوە ئەڵێن قورئان قەطعی و ثبوتە بەڵام ظەنی و دەلالەیە يعني چی قطعی و ثبوت و ظنی و دلاله يعني قورئان هیچ گومان نییە لەوەی هەموو ئاەتەکانی کەلامی خوان ئەمە پێوتە قطعی و ثبوت باشە کاڵین ظنی و دەلالەیە مەبەستمان ئەوەیە زۆربەی زۆری لە 90 ئاەتەکانی قورئان زیاد لە معنایەک هەڵەگرن ئەم زیاد لە معنا هەڵگرتنە سەرکێشێ بۆچی سەرکێشێ بۆ ئەوەی زانایان لێکدانەوەی جیاوازەکەن بۆ دەقەکە ئەمە پێی ئەوتێ ظنی و دەلالە کەواتە قورئان قطعی و ثبوتە بەڵام ظنی و دەلالەیە حديثي پیغمبر صلى الله عليه وسلم بپیچوانی قرآنویە حديثي پیغمبر ظنی و ثبوت کالین ظنی و ثبوت واتا لسطا نوتي حديثكاني پیغمبر صلى الله عليه وسلم احتمالي اوي هي كحديث كان ضعيف بن يا قرفتي كان هبه للروي سند يا متنوى تنها حديثي متواتر قطعي الثبوت باقي احاديث كان تلك مشهور واحد امانه بوچوني جواز لغرن
چ لەوەی ثابتن ئایا ئەمە حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم چ لەوەی ئەم حەدیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرفتێکیانەیە لە ڕووی مەتنەوە دەقەکە خۆیەوە یا لە ڕووی ئەو سیلسلەیە کە حەدیثەکەی پێگەڕاوەتەوە کەواتە ئەڵێن حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ظنی و ثبوتە بەڵام زۆربەی حەدیثەکانی پێغەمبەر قەطعی و دەلالن باشە بۆچی قورئان ظنی و دەلالەیە و حەدیث قەطعی و دەلالەیە لەبەرەوەی حەدیث کە هاتووە یەکێک لە ئامانجەکانی هاتنی حەدیث ڕوونکردنەوەی قورئانە خوا بە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ئەفەرمێ ئێمە ذیکرمان داوە بە تۆ ذیکر لێرە حەدیثە لتبين للناس بۆ ئەوەی چی بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە ما نزل إليهم قورئانە کەواتە حەدیث تیبیانە بۆ قورئان ئەگەر قورئان خۆی ظنی و دەلالە بێ ئەبێ شتەیەک هەبێت دەلالەتەکان یەکلا کاتەوە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە دەلالەتەکانی قورئان یەکلا کاتەوە لەبەرەوە زۆربەی حەدیثەکان قەطعی و دەلالن بەڵام لە ڕووی ثبوتەوە حەدیثی ضعیفمان هەیە موضوعمان هەیە منقەطیعمان هەیە مرسلمان هەیە ئەنواعی علەلمان هەیە بۆ حەدیث باشە کەواتە ئێستا با جەردێکی دەقەکان بکەین کەواتە ئێمە چوار سەرچاوەمان هەیە بۆ حکم وەرگرتن دەقێکمان هەیە قەطعی و ثبوت و قەطعی و دەلالەیە کە ئەمە ئەو دەقانن کە لە قورئانە کەمینن دەقێکمان هەیە قەطعی و ثبوت و قەطعی و دەلالەیە ئەم دەقانە لە قورئانە کەمینن دەقێکمان هەیە قەطعی و ثبوت و ظنی و دەلالەیە زۆربەی قورئان وایە ثابتە کە کەلامی خوایە بەڵام کە ئەیخوێنینەوە حکمی لێ وەرگرین زیاتر لە ویچە نەزەر و ڕەئیەک هەڵەگرێ دەقێکی ترمان هەیە ظنی و ثبوت و ظنی و دەلالەیە کە حەدیثەکانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم لە عموما ئەڵێن ظنی و ثبوتن بەڵام لە ڕووی دەلالیشەوە هەندێکیان ظنی و دەلالن سەرچاوی چوارەم دەقەکان ئەوەیە کە دەقێکمان هەیە ظنی و قەطعی و ثبوتە ظنی و دەلالەیە کەواتە سەیرەکەی دەقەکان قەطعی و ثبوت و قەطعی و دەلالە قەطعی و ثبوت و ظنی و دەلالە ظنی و ثبوت و قەطعی و دەلالە قەطعی ظنی و ثبوت و ظنی دەلالە ئێستا ئێمە چەندێکمان هەیە مەجالی ئیختیلافی تیانە لەو چوارە یەک دانەیان کامەیان ئەوەی کە قەطعی و ثبوت قەطعی و دەلالەیە ئەوەی کە قەطعی و ثبوت و قەطعی و دەلالەیە کەمینەیەکی کەمن لە ئاەتەکانی قورئان باقی دەلیلەکانی ترسیانەکەی تر یەکێکیان ظنیە جایا دەلالەکەی ظنیە یا ثبوتەکەی ظنیە کە دەلالەکەی یا ثبوتەکەی ظنی بوو احتیمالی ڕەئی جیاواز هەڵەگرێ کەواتە ئێستا ئەمە دوو سەرچاوە سەرەکیەکەی وەرگرتنی حکمن لە ئیسلامە ئێستا حەق بدەین بە خۆمان کە ئێمە ڕای جامان هەبەیانی دەین ئەبێ حەق دەین بە خۆمان خوا خۆی ویستوێتی ئەمە بکە پەروەردگار وا ویستوێتی ئەگینا ئەیتوانی هەموو ئاەتەکانی قورئان چۆن قەطعی و ثبوتن ئەیتوانی قەطعی و دەلالش بیانێرێتە خوارەوە کە معناکەی غەیری یەک معنا هەڵنەگرێ بەڵام پەروەردگار خۆی وای نەویستووە بۆچی بەڕێزان چونکە ئەسڵ لە ئیسلامە ئەوەی مەطلوبە ئیمتیثالە ئەوەی مەطلوبە لە ئیسلامە ئەوەی گوێڕایەڵیە ئەم گوێڕایەڵیە پەروەردگار نەیویستووە ئێمە بخاتە قاڵبی خۆن کریتیەوە لە دینداریە ئێمە مەجالمان باتێ گرنگ ئەوەیە ئێمە دڵمان گرنگ ئەوەیە بۆ نمونە باسی قیبلەمان کە بووەکە ئەفەرمێ لە هەر شوێنێکا بوون ڕوو بکەنە مەسجد الحرام بەڵام دوایش پێمانە فەرمێ فەئەینەما توەلوا فثەمە وەجه الله ڕووتان کردە هەر شوێنێ ئەو شوێنە قیبلەیە و ئەو شوێنە خوا لەوەیە و ئەو شوێنە خوا ئاگای لەو نوێژەیە کەواتە نوێژێکیش ڕوو بە قیبلە نەبێ ئاساییە کە پێمانە فەرمێ نوێژ بکەن بە پێوە دوایش پێمانە فەرمی بەدانیشتانیشەوە لەسەر لایش هەر قبوڵە کە پێمانە فەرمی ڕۆژوو بگرە ئەفەرمی ئەگەر نەخۆش بووی نەیگیری دوایی بیگریتەوە ئەفەرمی ئەگەر دوایی نەخۆش بووی پارت نەبوو بۆت نەگیرایەوە پاری فیدیەت پێ نەدرا وازی لێ بێنە یعنی شتێک نییە لە دینا بیەوێ لە قاڵبمان با کەواتە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئێمە ڕاجاییمان بۆ دروست ئەکا هەر لەو دەقانی قورئان کە باسم کرد بەڕێزان پەروەردگار خۆی باسی شێوازی دەقەکانە کافر منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات هر أم دقاني قرآن متشابهات تاع كوتي متشابهات يعني شي يعني تفسيري جواز هلقله كواتا أما خوي بو خوي يكيكا لأسباب اختلاف خالقي كبرزان اختلاف لسب دلالتي نصكان بو نمونا نص مان هي لفظي غريبي تاع بكار هاتوا لقرآن ولحديث شاهمانه أم لفظة غريبانة مثلا لحديثة محاقلة مان هي مزابنة مان هي مخابرة مان هي هندق للفظة كان أصلا عربيين عجمين عرب كتفسير يان كردون رأي جواز يان بو دروز بو هندق مصطلحي قرآني هي كخواء فرمي بلسان عربي مبين دستواجكان قرآن زماني كي عربية هندق زاراوة هي
هاتۆتە ناو زمانی عەرەبیەوە بە ئەسڵ عەرەبی نییە پیانەوتێ مستەڵەحاتی مستەعرەب بەڵام وەکو زمانی عەرەبی سەیرەکرێ عەرەب لەسەر ڕاوەکردنی زاراوەکە چونکە بە ئەسڵ عەرەبی نییە ڕاجیاییان بۆ دروست بووە کەواتە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی جیاوازی ئەو هەموو حکمە ئوسولیی کە هەمانە ئەلفاظی عام ئەلفاظی مطلق ئەلفاظی مجمل ئەلفاظی مشترک هەموو ئەم ئەلفاظانە لە قورئانە هەن هەموویشیان بریتین لەو لەفظانەی کە پێویستیان بە لێکدانەوە و معنای جیاواز هەڵەگرن کەواتە سەیدەکەی بەڕێزان ئەم هەموو احتیمالە لە ڕاجیاییە مەحاڵە بمانگەێنێتە ئەوەی کە ئێمە هاوڕابین لەگەڵ یەکتر و یەک بۆ چوونمان هەبێ حەدیثی وا هەیە 4 سەحابی گێڕاوێتەوە هەیە 5 سەحابی گێڕاوێتەوە ئەبو هورەیرە گێڕاوێتەوە عەبدوڵای کوڕی عومەر گێڕاوێتەوە جاری وا هەیە عەبدوڵای کوڕی عەباسیش گێڕاوێتەوە جیاوازی گێڕانەوەکان و ڕێگاکانی گێڕانەوەکان ئەگەر لە یەک وشەیە جیاوازی دروست بوو بێ اختلافی دروست کردووە لە تەفسیر لە لای سەحابەیە بۆ نمونە عەبدوڵای کوڕی عومەر حەدیثێکی لە پێغەمبەر گێڕاوەتەوە صلی الله عليه وسلم ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای قەبرێکا ڕۆیی کە سوکاری مردووەکە بەسەریا ئەگریان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إن الميت ليعذب ببكاء أهله عليه فەرمی مردوو بەشین و بە گریانی کە سوکارەکەی بەسەریا لە قەبرەکەیە عەذاب بدرێ بۆ خاتو عایشەیان گێڕایەوە خاتو عایشە فەرمی پێغەمبەری خوا وای نەگوتووە عەبدوڵای کوڕی عومەر غەڵەت حاڵی بووە پێغەمبەری خوا فەرمی بەلای قەبری جەولەکەیەکا ڕۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إنه ليعذب في قبره وإن أهله ليبكون عليه فەرمی ئەو جوولەکەیە لە قەبرەکەیە عەذاب بدرێ کە سوکارەکەیشی بە خەمین ئەگرین بەسەریا کەواتە ڕەبط نییە لە بینی گریانی کە سوکارەکەی لەگەڵ عەذابی ئەوە ڕیوایەتەکەی عەبدوڵای کوڕی عومەر وامان پێڵێ کە عەذابەکەی ئەو نەتیجەی گریانی کە سوکارەکەیەتی خاتو عایشە بۆی ڕاستەکاتەوە فەرمی هیچ ڕەبطێک نییە لە بینی گریانی کە سوکارەکەی لەگەڵ عەذابدانی ئەو لە قەبرەکەیە خاڵێکی کە بەڕێزان جاری وا هەیە ئەم نەسانی کە ئێمە قسەیان لەسەرەکەین نەگەشتون بەو کەسەی کە عالم بووە کە مجتەهید بووە بۆ نمونە ئێمە گەورە پیاوانی سەحابە بێنینەوە ئەبوو بەکر کەس نەبووە لە پیاوانی سەحابە لە ئەبوو بەکر نزیکتر بێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێک هات نەنک بوو کوڕەزاکەی یا کچەزاکەی دیارە مردووە پرسی گوتی من چەند میراتم بەرەکەوێ لە مردووەکەم لە نەوەکەی خۆم ئەبوو بەکر گوتی من سەیری قورئانم کردووە نەنک میراتگر نییە لە قورئانە تیای نییە نەنک میراتگر بێ باشە دوای ئەوە پرسیاری کرد مغیرەی کوڕی شوعبە و محەممەدی کوڕی مەسلەمە هەڵسان گوتیان ئێمە لە خزمەت پێغەمبەرا بووین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا یەک لەسەر 6 داوە بە نەنک لە جاتی دایک ئەبوو بەکر ئەم پیاوە گەورەی ئیسلام ئەم حەدیثە نازانێ بەس مغیرەی کوڕی شوعبە و محەممەدی کوڕی مەسلەمە ئەیزانن ئەگەر ئەبوو بەکر هەندێک حەدیثەیە نەیزانی ئەی ئیمامی شافعی و مالیک و ئەبوو حەنیفە و ئەحمەد و ئەوزاعی و کێوکێ بەتەکید بەڕێزان بۆیە هەندێک جار ئەم ئیمامە بەڕێزانە ئیجتیهادیان کردووە دەقەکانیان لە بەردەسان نەبووە وەک ئێمە گۆگڵی لە بەردەسان نەبووە حەدیثەکەی باتێ و هەموو ڕیوایەتەکانی بۆ بێنێ ئیجتیهادیان کردووە ئیمامی ئەبوو حەنیفە لە عێراقا بووە ئیمامی مالیک لە مەدینە بووە ئیمامی شافعی دواتر چۆتە میسر تەشریفی ئەم هەموو ڕاجیاییە کابرا حادیسەیەک ڕووی داوە ئەم حەدیثی پێ نەبووە حەسمیکا بەڕێی خۆی ئیجتیهادی کردووە دوای کە ئیجتیهادی کردووە ئیمامی مالیک حەدیثێکی پێ بووە ڕەیەکەی ئیمامی مالیک دەقیقترە بەڵام جیاوازی لە بیر و ڕاکەیا دروست بووە چونکە مجتەهیدەکان دەقەکانیان پێ نەگەیشتووە ئێسەی شواریدا هەندێک جار تۆ قسەیەکەکەی دەربارەی مەسەلەیەکی شەرعی دەقەکە و پێ نەگەیشتووە نایزانی لەبەرت نییە دواتر سەیرەکەی ئەم بابەتە دەقێکی لەسەر هەیە ئەو جا لە ڕەیەکەی خۆت پەشیمانە بیتەوە کەواتە ئەمەش دیسانەوە بەڕێزان ئاساییە خاڵێکی تر جیاوازی بیرڕا لەبەر جیاوازی زمان یعنی ئێمە زمان بۆ خۆی کاریگەریەکی هەیە لەسەر جیاوازی بیر و ڕامان بۆیە بەڕێزان بۆ نمونە هەر ئاەتێک لە قورئان وەرگرە وشەکانی قورئان پیتەکانی قورئان کە بە زمانی عەربی هاتوۆتە خوارەوە شتەیەک هەیە لە علومی قورئانە پێی ئەوتێ حروف المعانی یا معانی الحروف بۆ نمونە پیتی واو لە زمانی عەربیە بە چەند معنایەک بەکاردێ بۆ جەمع بەکاردێ بۆ تەرتیب بەکاردێ باشە ثمەمان هەیە بۆ جەمع و تەرتیب و تەراخی بەکاردێ فەئمان هەیە بۆ جەمع و تەرتیب بەکاردێ بۆ فەوریەتی تعقیب بەکاردێ یعنی تۆ سەیرەکەی یەک ئاەت وەرگرە لە قورئانە ئاەتی دەستنوێژ بۆ نمونە کە ڕۆژانە لە ژیانی هەر یەکێکمانە
چەند جارێک دووبارە ئەبێتەوە کە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. باشا هەر علەما لەسەر واوەکان زەمیرەکانی ئەم ئاەتە دەیەها خلافیان بۆ دروست بووە. خلافەکە هەڵقوڵاوی دەقەکە نییە، هەڵقوڵاوی فراوانی زمانی عەرەبیە کە فراوانترین زمانی دنیاە. بۆ نمونە ئێستا ئەگەر بین قسە بکەین لەسەر ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم. ئەم واوی جەمع یا واوی تەرتیبە. ئەگەر بڵێی بەس جەمعە فەرقەکە لەگەڵ بڵێی واوی تەرتیبە. ئەگەر بڵێی واوی جەمعی مطلقە ئەو کاتە مەرج نییە ئەم ئەندامانی دەستنوێژ بە دوای یەکا بشوێنین. کە بڵێی واوی جەمع و تەرتیبە ئەبێ بە تەرتیب بشوێنین. وشەی ئیلا ئەفەرمێ فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق. إلى حرفی غایەیە. علەما خلافیان هەیە هل تدخل الغاية في المغيى أم لا. آية قال إلى المرافق واتا تا أنشك بشوين أنشك داخلي حكمي غسل به يا داخلنا بخارجي حكمي غسل. إلى بو انتهاء غاية يا أويشي كالقل إلى كباسة كده داخلي حكمي ما قبل الغاية أبي. علماء خلاف يعني لسلم خلاف كيش المشروعة. وهكذا برزان ديها خلاف يعني هي لسر بس زمانواني بينا سكردن يا تيجيشتني زمانواني أم آية اختلاف برزان لبابتكاني ترى بۆ نمونە اختلاف لە مەسەلەی طبیعەتی تێگەیشتنە. سەحابەکان هەر یەکە و قودرە توانایەکی جیاوازیان هەبووە لە تێگەیشتنی ئەوی تر. ئەمە بۆ بە سەبەبی ئەوەی خلاف هەبێ لە بەینیانە. بۆ نمونە مەدرسەی فقها مەذاهب سیر کە مەدرسەی ئەبوو حەنیفە مەدرسەی ڕەئیە، مەدرسەی ئیمامی مالیک مەدرسەی ئەثەرە، مەدرسەی ئەبوو حەنیفە لە عێراق بووە، مەدرسەی مالیک لە مەدینە بووە. کەواتە سیرێکی لەم بابەتانی شا خلاف دروست ئەبێ. لە کۆتاییە بەڕێزان ئەمەی کە من باسیەکەم مشتێکە لە خەروانی دنیایەک لەو بەڵگانی کە پێمانەڵێ جیاوازی لە بیر و ڕایە واریدە. کە مادەم جیاوازی لە بیر و ڕایە واریدە بەڕێزان گرنگ ئەوەیە ئێمە لەمە حاڵی ببین و مامەڵەی لەگەڵا بکەین. واتە من و تۆ من ئەگەر بۆ چوونێکی جیاوازم گوت لە جەنابێت بەیانی من کافر مەکە. مەڵێ ئەوە کافرە چکە کاکە من وەک تۆ بیر ناکەمەوە. کێشەکە لەوەیە تۆ ئەتەوێ من وەک تۆ بیرکەمەوە، من ناتوانم وەکو تۆ بیرکەمەوە. تۆ ئەتەوێ من کۆپی تۆ بم، ناتوانم کۆپی تۆ بم. تۆ ئەتەوێ ئەوەی بە سونەتی زانی من بڵێم سونەت، ئەوەی تۆ وتە بیدعەیە من بڵێم بیدعەیە. ئەسڵی دین وانە. ئەگەر وا بوایە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حسمی خلافاتی دینیان نەکرد، ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم حسمی خلافاتیان نەکردووە، خلافەکانیان باقی بووە. بۆیە حتى قولی صحابی لە مەصادری تەشریعە یەکێکە لە مەصادری تەشریع. وقولی صحابی ئەگەر دلیلی نەبێ مجرد اجتهاد وەک اجتهاد سەیرەکرێ نابێ بە دلیلێکی شەرعی و قەطعی. ئەمە سەبارەت بەوەی کە ئەم قسانی کە من کردم تەنها بۆ ئەوە بوو کە ئێمە ڕاجایی نێوان خۆمانمان پێ سروشتی بێ بەڕێزان. یەکسەر کۆنە نەکەین لەسەر ڕاجایی، کێشەیشی لەسەر دروست دەکەین. ئەو ڕاجایی کە هەمانە ڕاجایی بێ لە بابەتە فقهیەکانە سەر نەکێشێ بۆ دڵ و دەروونمان. ئێستا کۆمەڵە بنەما باسەکەم کە ئەم بنەمایانە گرنگن ئێمە مامەڵەیان پێ بکەین بۆ ئەوەی کە تووشی لێکترازان تووشی ئەوە نەبین کە خوا نەخواستە تووشی غەیبەت تووشی ڕق تووشی دووبەرەکی بین لەگەڵ یەکتر. خاڵی یەکەم بەڕێزان علمی شەرعی. ئیمامی شافعی ئەفەرمێ من کەثوڕە عیلموه کەثوڕە ڕفقه بمخالفیه. هەر کەسێ عالم بێ زۆر بە بەزەیشە بەرامبەر بەو کەسانی کە وەک ئەو بیر ناکەنەوە. هەر کەسێک تۆڭەجی قەڵان و بیرتەسک و نەزان بێ بۆ چونکە ئەم کابرایە بەس قسەکەی خۆی ئەزانێ هیچی تر نازانێ، بەس ئاگای لە ڕەئیەکەی خۆیەتی نازانێ دە ڕەئیتر هەیە لە غەیری ڕەئیەکەی ئەو. هەر کەس وە خۆی بیر نەکاتەوە ئەو واتی ئەگا هەڵەی کردووە. ناکاکە ئەگەر تۆ عیلمت هەبوایە بە ئەحکامی شەریعە، ئەگەر عیلمت هەبوایە بەسەر چاوە شەرعیەکان ئەو زانی کە بێجگەل لەم ڕەئیەی تۆ دە ڕەئیکە هەیە من لەسەر ڕەئیەک لەو دە ڕەئیەی ترم کەواتە نە تۆ هەڵەی نە من هەڵم ئەبوایە عوزرت بێنایەتەوە کە من ڕەئیەکی شەرعی ترم وەرگرتووە ڕەئیەکەی منیش دروستە و ڕەئیەکەی جەنابیشت دروستە. کەواتە مەجالی ئەوەی تیان نییە تۆ بە من بڵێ هەڵی یا من بە تۆ بڵێم هەڵی. لەبەرەوە علمی شەرعی زۆر گرنگە خۆشەویستان. با بچین علم وەرگرین لە دوای علم بڕیار بدەین لەسەر ئەوەی کە چێ ڕاستە و کێ هەڵەیە. بعضی کەس هەیە اختصاصی شەریعە نییە. بۆ نمونە من اختصاصم شەریعەیە، بابەتێکدا ئەبەزێنم لە ئەکاونتەکەی خۆم لە پەیجەکەی خۆم. کابرا طبیبی بەیتەریە لەگەڵ ڕێز با بۆ هەموو خاوەن اختصاسێک، بەڵام مەبەستم دووری ئەم دوو تایبەتمەندیە. ئەڵێ ئەوە شەرعەن وانییە.
آخر کوڕی باش شەرعان ئێمە سەرمان لەم شەرعەیە سپی کردووە تۆ شەرێک لە شەرعێکی کەیا سپی کردووە تۆ بەیانی دەرزێ بۆ هێسرێ بکەی منەڵێم وانیە کاکە تۆ بەیانی مەسەرەن مانگایەک عیلاجەکەی منەڵێم وانیە کاکە ئێبابەت تۆش بە من مەڵێ وانێت تۆ بپرسە من بۆ وام گوتووە ئەو جا بڵێ هەڵەیت یا کابرا ئەندازیارە بەدبەختی ئەمڕۆ ئێمە ئەوەیە کە زۆرێک لەوانەی دەم لە شەریعە کوتن اختصاصی شەریعەیان نییە شەحرور و نەسر حامید ئەبوو زەید و جەمال بەننا و زەکەریا ئۆزۆن و هەموو ئەم بەدبەختانی کە ئەمڕۆ بوون بە مەرجەعی گەنجەکانی ئێمە هیچیان اختصاسیان شەریعە نییە چوار کەلیمە لە شەریع نازانن ئێمە دین عەقڵ و دینی خۆمان تەسلیمی ئەو خەڵکانە ئەکەین خاڵێکی تر بەڕێزان هەمیشە گومانی باشمان بە بەرامبەرەکانمان هەبێ یعنی ئەگەر من ڕێیەکیشم گوتووە هەڵەیە سەرکۆنەکردن و قسەی ناشیرین و بێڕێزیکردن معنای چی ئەگەر هەڵم کردووە پێم بڵێ بەڵگەکانم پێ بڵێ ئەگەر من و تۆ جیاوازیمان هەیە لە بیر و ڕایە بۆچی جیاوازیەکان گەشتۆتە ئەوەی من و تۆ بێڕێزی بەرامبەر بە کەسایەتی یەکتر بکەین تۆ کەسێکیت من و تۆ خلافەکەمان لەسەر بابەتێکی فقهیە ئێستا بۆ سەری کێشاوە بوو ئەوەی ئێمە قسە بە یەکتر بڵین ئەمە لە جەهلە هەڵەقوڵێ ئەمە جەهلی مڕەکەبە ئێمە بین قسە بە یەکتر بڵین لەسەر بابەتێکی فقهی کە خلافمانەیە ئێمە لەسەر بابەتە فقهیەکە خلافمانەیە خلافمان لەگەڵ یەکتر نییە من و تۆ بەیەکەوە ئێمە دوو براین دوو موسڵمانین دوو ئەهلی مزگەوتین بەیەکەوە ئەگەر خلافێکمان هەیە خلافەکە بۆ سەری کێشاوە بۆ خلافی دڵمان بۆ مەرحەبا یەک ناکەین ئەمە هەڵەیە تۆ چۆن حەزەقی خۆت لەسەر حەقبی گومانی باشت هەبێ بۆی ئەو برایە شەروەکو تۆ لەکی تر بەڕێزان ڕێزگرتن لە کەسی بەرامبەر خوای گەورە موسى ئەنێرێ بۆ لای فرعون پێ ئەفەرمێ چی ئەفەرمێ فقولا له قولا لينا ئەفەرمێ بەنەرمی لەگەڵ فرعون بدوێن بۆ لعله يتذكر بڵکو بەخۆیان بچێتەوە بگەڕێتەوە خۆخوا ئەزانێ فرعون ناگەڕێتەوە بەڵام فێری ئێمە ئەکا بۆی ئێمە لەگەڵ خەڵک بەنەرمی قسە بکەین خوا ئەفەرمێ وقولوا للناس حسنا نافەرمێ وقولوا للمؤمنين حسنا نافەرمێ بەرامبەر بە بڕواداران ئەدەبتان هەبێ ئەفەرمێ بەرامبەر بە خەڵک جوولەکەیە زەردەشتیە یەزیدیە مەسیحیە کۆنفوشیۆسیە کاکەیە سابئیە سامیریە قادیانیە بەهائیە بابیە هەموو ئەدیانەکانی دنیا خوا ئەفەرمێ قولوا للناس حسنا ئەفەرمێ جوان لەگەڵ خەڵک بدوێن ئەفەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن بباشترين شيء وقصة لقل أو كسانة بكن كبيامي آسمانيان بو هاتوا أفرمي وقل لعبادي يقول التي هي أحسن أمانا آياتي قرآنا بيريزي كردن كي سروشتي جنجي مسلمانة كي سروشتي إنساني مسلمانة لكام دقوا أن بيريزيانا فيروي بيغمري خواه صلى الله عليه وسلم چه بيريزيكي برامبر بأبو جهل وأبو لهب عبد الله كري أبي كري سلول كرأس نفاق بلا مدينة كرد كي بيغمري خواه سركوني منافقة كاني مدينة كرد تۆ چۆن سەرکۆنی خەڵکی مسلمانەکەی بێڕێزی بەرامبەرەکەی چۆن لە ئاستێکی نزما قسەی لەگەڵەکەی بەکام دەلیلی شەریعەوە بە حسابی خۆی ئەمە لەسەر حەقە کاتەوە باشە ئەو چ حەقێکە تۆ بە بێڕێزی ئەتەوێ بینوێنی و بە بێڕێزی ئەتەوێ وێنای بکەی تۆ ئەگەر خۆت بێڕێزی حەقەکە مەهێنەرە ئاستی خۆت با خەڵک حەقیشی لە پێشچاو نەکەوێ لەبەر بێڕێزیەکەی تۆ حەق بە ئەدەبە گەیەنرێ حەق بە ڕێزە گەیەنرێ حەق بە بێڕێزی و بە قسەی سارد و بە سوکایەتیکردن بە خەڵک ناگەیەنرێ تۆ قسە بۆ کابرایەکی مەسیحیا جوولەکە بکەی سەرەتا بێ ڕێزی لێ بگری بۆی قسەکەت لێ وەرگرێ بێ ڕێزی بەرامبەر بکەی چۆن قسەی حەقت لێ وەرەگرێ کەواتە مەیچەکە لە گرفتەکانی ئێمە بەڕێزان یعنی ئێمە کە سەیری ئەدەبی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم لە مجتەمەعی مەدینەیە بەراورد دەکەین بە ئەدەبی خۆمان لە مجتەمەعی خۆمانە زۆر لە دوو شیوی زۆر جیاوازین خەڵکی ئێمە لەگەڵ ڕێزما ناڵێم هەمووی بەڵام بەتایبەتی ئەوەی کە سۆشیال میدیا بەکارهێنێ زۆر جار لە ئاستێکی زۆر نزما وێنای دینەکەن لە کاتێکا دین زۆر لەوە باڵاترە کە ئەوان وێنایەکەن بۆ ئوسلوبە ناشرینانی کە ئەوانەیکەن خاڵێکی تە بەڕێزان عەدل و ئینسافمان پێویستە با ئێمە عادل بین کە قسە ئەکەین با ئێمە دادوەرانە قسە بکەین با ئێمە ئەگەر حەقەکە لەسەر خۆشمان بوو بڵێن کاکە ئێمە حەقیمان کردووە حەق لای تەرەفی بەرامبەرە خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كونوا قوامین لله شهداء بالقسط ولو على أنفسكم مرجنية حق لا يتوبه كبو رون بو حق لا يتوني اعتراف بك بيغمري صلى الله عليه وسلم لو حديثيك فرمي لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر فرمي كسيقناش تباهشتوا او اندي يقردي بچوك خوب زلزاني للضيابه دعاي كبيناسي كبر بو صحابة كانك فرمي بطر الحق وغمط الناس بيلنان لحق يعني كابلا بيلا حقنا
مل بە حەق نەدا ئەوە یەکێکە لە نیشانەکانی کیبر لە ئینسانە و ئەو ئینسانانە هەرگیز ناشتە بە هەشتی خوای پەروەردگارەوە هەر کەسێک بن. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە کاتێک مناقەشە ئەەکەین ئێمە هەوڵ بدەین یعنی کەسەکە نەپێچینە ئەو خانەی کە بڵین وڵایی کاکە ئللا ئەبێ اعترافی بەوەی کە هەڵەت کردووە زۆر جار کابرا من نادا ئەگەر وامان لێ کرد ئەبێ مداراتی بکەی بەچی مداراتی بکەی بۆ مداراتی بکەی کە بڵێ وڵی خۆ من ئەمە ڕێی منە لەوانەیە منیش هەڵە بم چێڵە منیش هەڵە نیم بەس بەخوا من ئەمەم بینیوە و لەوانەیە بەڵگەکانی من بە ئەها چۆنەڵی مەجالێکی بۆ بکەرەوە یا بڵێ ئەوەی تۆ هەڵە نییە لەوانەیە تۆ وابێ بە خەیاڵتە یا لەوانەیە واد بینی بێ بەزە و سەرچاوی لێت وەرگرتووە سەرچاوەکە هەڵی کردو تۆ هەڵەت نەکردووە یعنی مەجالێکی بدەرێ بۆی ئاسان کە با بگەڕێتەوە لەسەری قورس مەکە وڵا غەڵەتی کردووە وڵا بێ اعترافیشکەی بۆی کە غەڵەتی کردووە بێ پێ لە حەقنی کابرا تەمەڕوو دەیگرێ ئاوا ناکا دوایی پێغەمبەران کە هاتوون دەعوەی قەومەکەیان کردووە بەڕێزان ئاوا دەعوەی قەومەکەیان کردووە بە قەومەکانیان گوتووە وئینا ئەو ئیاکم لەعەلا هودەن ئەو فی ضەلال مبین ئێمە و ئێوە نەیان گوتو ئێمە لەسەر حەقین ئێوە لەسەر باتیل وئینا ئەو ئیاکم ئێمە و ئێوە لەعەلا هودەن طرفێکمان لەسەر حەقە یان طرفێکمان لەسەر گومڕاییە کەواتە یەکێکمان گومڕاین بەس پێغەمبەران نەیان گوتووە ئێمە حەق و ئێوە گومڕا عولەما ئەفەرمون ئەمە مداراتی عەقلیەتی ئەوانە بۆ ئەوی مەجالێکی بۆ بێڵیتەوە بگەڕێتەوە نەی پێچیتە زاویەیەکەوە کە کابرا نەتوانێت پاشگەز بێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نەسیحەتی ئەو سەردار و ئەو سەربازانی کردووە کە ناردوونێتی بۆ غەزا بەچی ئامۆژگاری کردوون پێی فەرموون فەرموویەتی وئیذا حاصرت ئەهل حصن فەرموویەتی ئەگەر گەماروی لادێیەک شارێکتدا فسألوك على أن تنزلهم على حكم الله فلا تفعل بۆ نمونە من کابرایەک دێڵێ حکمی خوام بەسەرا جێبەجێ بکە شەرعەن دروستە بڵێ من حکمی خوا بەسەرا جێبەجێەکە عولەما ئەفەرمون غەڵەتە پێغەمبەری خوش بە سەرکردەی سەربازەکانی گوتووە فەرموویەتی شتیوانەکەی ئەگەر خەڵک گوتی حکمی خوام بەسەرا جێبەجێ بکە نەیکەی بڵێ من حکمی خۆمت بەسەرا جێبەجێ ئەەکەم چونکە مەرج نییە ئەو حکمەی ئێمە ئەیڵێن حکمی خوا دەقا و دەقوا بێ بەڕێزان با درۆ بەدەم خواوە نەکەین ئەمەی ئێمە بە خەڵکی ئەڵێین فقها ئەوەی ئێمە بە خەڵکی ئەڵێین فقها ئەوەی دینەی فەرمێ دەقا کەواتە ئەمەی ئێمە احتیمالی هەڵەبوونی هەیە احتیمالی لاوازی ڕەیەکەی هەیە بەڵام ئەوەی دین احتیمالی نییە کەواتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر گەماروی شوێنێکتدا داوایان لێ کردی وتیان ئێمە بە حکمی خوا رازین حکمی خوامان بەسەرا جێبەجێ بکە پێغەمبەری خوا فەرمێ فلا تفعل ئەفەرمێ نەیکەیت ئەفەرمێ وئینما ئەنزلهم على حکمك بڵێ من حکمی خۆمتان بەسەرا جێبەجێ ئەەکەم فإنك لا تدري أتصيب فيهم حكم الله أم لا چکە تۆ نازانی ئەو حکمەی بەسەریانە جێبەجێەکەی حکمی خوایە یا حکمی خۆت کەواتە گرنگە بەڕێزان ئێمە بەشەرین ئێمە هەندێک جار ڕێی ئەدێن ڕێیەکەمان هەڵەمان کردووە کە هەڵەمان کردووە بۆ ئەوەی هەڵەکە هەڵەی ئێمە بێ نەڵێن والعیاذ بالله هەڵەی دین بوو یا هەڵەی خوایە هەڵەی پێغەمبەر بوو ئەگەر هەڵەی ئێمە بێ ئاسانە بەس کە یامانە پاڵخوا ئەو کاتە خەڵک بێدینەکەین بۆی ئێمە هەڵی خۆمان پێینە پاڵ هەڵەی دەق یا هەڵەی خوای پەروەردگار خاڵێکی تر بەڕێزان ڕۆنەچوون لە جوزئیاتی دینە با ئێمە مەسائلی دین ئەم وردەکاریانی ئێمە ئەمڕۆ خلافمان هەیە لەسەری هەڵەیەکی گەورە ئەکەین بەڕێزان ئێمە کە قوڵە بینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی چی فەرمێتی هەلەکە المتنطعون ئەوانەی کە زۆر لە دینا ڕۆئەچن زۆر لە دینا قوڵە بنەوە زۆر دین لەسەر خۆیان قورسەکەن فەرمێتی ئەوانە تیا ئەچن چونکە تەنەطع و چونکە قوڵ بوونەوە و ئێمە ئەڵین با دینداریەکی ڕێک و ڕەوان بکەین بەڵام هەندێک وردەکاری هەیە زۆر لە خۆمانی قورس نەکەین بەڕێزان بەڕێزی وا هەیە عوقدەمان بۆ دروست کردووە حیجاب باڵاپۆشێکی زۆر تەواو و کامڵە عوقدەمان بۆ دروست کردووە وەڵا نیقاب نەکە حیجابەکەی داخوا مەقبول نییە بابە کی وتوێتی نیقاب فەرزە وەڵا عەبای بەسەرەوە نەبێ باڵاپۆشەکەی مەقبول نییە چ دەقێکی شەرعی وتوێتی عەبا فەرزە کاکە بۆچی وا ئەکەین باڵاپۆشەکانی ئەپێچینە زاویەیەکەوە بەوەی کە دڵیان بە باڵاپۆشەکەی خۆیان خۆش نییە دڵیان بە دینداریەکەیان خۆش نییە ئافرەتێک کە سافرەیە یە بۆ لای تۆڵێ نوێژەکەم ڕۆژوو ئەگرم بۆ نمونە قورئان خوێنم ئەوە ئەەکەم مەڵێ وەڵا کاکە سافری هیچی قبول نییە تەشجیعیکە بڵێ دەستی خۆش بێ ئەمانە هەمووی دینداری باشن ئینشاء الله تۆ عەبدێکی باشیت لەخوا زۆر نزیکیت بەڵام خۆزگە ئەمانیشت چارەسەر کردایە ئەگەر چارەسەریش نەبێ ئاوا بشێتە بەردەستی خوا هەر بە ئیمانداری ئەڕوا خۆ بە کافری ناڕوا بەس تۆ کافری مەکە بڵێ ئەمانە باڵاپۆش نەبی قیمەتی نییە چونکە کابرا وازی لێ دێنێ سار دەبێتەوە کابرا بەس ڕەمەزانان نوێژ و ڕۆژوەکە با بیکە تۆ مەفروضە تەشجیعیکەی
بڵێ دەستی خۆش بە مهمەوەی ترسی خوا لە دڵیایەتی ئەزانێ خوا حەقا ئەزانێ خوایەک هەیە قیامەتێک هەیە ئیشی بۆ ئەکا بێهیوای مەکە لە خوا بڵێ بەکەڵک نایە ئەمە تەنتوع بەڕێزان ئەمە زۆر دین قورسکردنە لەسەر خەڵک بەڕاستی خەڵێکی تر بەڕێزان ئینکار لە مەسائیلی ئیجتیهادا باواز لێبێنین واتە هەر بابەتێک قەطعی و ثبوت و قەطعی و دەلالە نەبوو ئینکار تایە وارد نییە بابەتێکە مەسەلەکە ئیجتیهادە وەکو عەرزم کردن بۆ چوونی جیاواز هەڵەگرێ کە مادەم بۆ چوونی جیاواز هەڵەگرێ ئەکرێ بۆ چوونەکەی من تەواو بێ بۆ چوونەکەی بەڕێزیش تەواو بێ مەڵێ ئەوەی تۆ ناڕێکە مەڵێ ئەوەی تۆ تەواو نییە بۆ نمونە تۆ شەروال کورتەکەی تۆ من کورتی ناکەمەوە تۆ خەڵکێک فتوای بۆ دایم نیش فتوای خەڵکێکم پێیە بۆ ئەوەی من حرامە ئەوەی تۆ حەڵال ئەگەر تۆڵی تۆ مخالفەی حەدیثی کردو خۆ من حەزەتی ئەبوو بەکر مەسەلەن خۆ مخالفەی حەدیثی نەکردو ئیمامی نەوەوی کێ ئەمانە مەسائلێکن خلافیان تایە بەڕێزان ناکری ئێمە بە قەطعیات ثبوت وەکو دقێکی قورئانی ثابت قەطعی و ثبوت و قەطعی و دەلالە سەیری بکەین ئەمانە مەجالی ئیجتیهادیان تایە کەواتە بابەتێک ئەگەر ئیجتیهادی بوو ئەگەر ئیعتیماد لەسەر ڕەئی بوو ئێستا هەر عولەمای سعودی ئەوەی کە ئێمەیان پێگەش کردووە ئیبن باز و ئیبن عوثەیمین کاکە لە سەدەها مەسەلەیە خلافیان هەیە لەگەڵ یەک بەس زۆر ڕێز و احترامیشان هەبووە لە ژیانی خۆیانە بۆ یەکتر هەردووکیشیان مەرجعی فقهی مەملەکەی عەرەبی سعودین ئیتر تۆ بۆچی وا لە ئێمە ئەکەی ڕەئیە کە تۆ ئەیهێنی لەوێەوە بە ئێمەوە ئیستیرادی ئەەکەی پێت وایە بەس ئەمە دین و ئەبێ خەڵک هەمووی وابێ ئەگەر وانە بێ ئیتر ئەو خەڵکە مبتەدیع و ئەشعەریە و هی ئەوە نییە تۆ سەلامی لێ بکەی ئەمانە بەڕێزان هەڵەی کوشندن من لە کۆتایی ئەمەیە ئەوە عەرزکەم بەڕێزان بەوەی کە دینی خوای پەروەردگار دینێکی زۆر زۆر فراوان و بەرینە یعنی خوا زاتێکی زۆر میهرەبانە زۆر گەورەیە دینەکەی لەقەدەر گەورەی خۆیەتی فراوانی دینەکەی لەقەر فراوانی ڕەحمەتی خۆیەتی لەبەرەوە بۆ چوونی جیاواز بەڕێزان با بەسینە فراوانی مامەڵی لەگەڵا بکەین بەڕێزەوە مامەڵە لەگەڵ ڕاجایەکانمانە بکەین احترامی یەکتر بگرین ئەگەر بۆ چوونەکانیشمان 100% جیاوازە لە یەکتر بە ئەم بۆ چوونە جیاوازە سەر نەکێشێ بۆ جیاوازی دڵەکانمان سەر نەکێشێ بۆ ئەوەی کە ڕقمان لە یەکتر بێتەوە ئێمە برایەکین ئەهلی قیبلەین لە مزگەوتێکان نوێژەکەین هاوخەمی یەکترین هاوڕێی یەکترین یەخوا ئەپەرستین یەک قورئانمان هەیە یەک قیبلەمان هەیە ڕاجایی ئاسانە لە ناومانە هەبێ بەڵام ئەوەی ئاسایینی لە ناومانە هەبێ دووبەرەکی و پەرتەوازەییە ئەمە بەڕێزان کۆی ئەو شەش فقه بوو کە من بە ضەروری ئەزانم هەر بەڕێزێک بەر لەوەی دەربارەی دین قسە بکە شارەزایی لەم فقانە پیاکە فقهی واقع وەکو عەرزم کردن فقهی مقاصد فقهی موازنات لبين مصالح ومفاسد فقهي أمر بمعروف ونهي لمنكر فقهي أولويات لقل فقهي اختلاف چونکە بەبێ زانین و شارەزایی لەم فقانە بەڕێزان ئێمە ناتوانین قسەکەرێکی سەرکەوتوو بین بە ناوی دینەوە و تێگەیشتوویەکی تەواویش نابین لە دینی خوای پەروەردگار من زۆر سپاس بۆ جنابی دکتۆر کامیل و برایانی بەڕێزی لقی سلێمانی کە زۆر ماندوو بوون بە سازدانی ئەم دەرفەتانەوە سپاس بۆ ئێوەی بەڕێز کە لەم زنجیرە باسەیە بەشدار بوون ئامادە بوون خوای پەروەردگار لە هەموو لایەکمانی قبوڵکە ئەگەر هەڵەیەکەم و کورتیەکمان هەبوو بێ لە قسەکانە لە بۆچوونەکانە داوای لێبوردن لە خوای پەروەردگارەکەین ئەگەریش ڕاستمان گوتبێ ئەو فەزڵەکەی خوای پەروەردگارە و گەورەی هەربوو ئەو ئەگەڕێتەوە و نیعمەتی دینەکەی ئەوە کە هیدایەتی داوین بۆ ئەوەی کە ڕاست بڵین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين